وەبەستمە لە بارەی کێشەکانی نێوان هەولێر و بەغدا بە تایبەت یانیەوەی کە ئێستا هەیە کێشە نییە چەندین ڕێکەوتن هەیە بەڵام جێبەجێ ناکرێت گفتوگۆی زیاترەکەم دکتۆر نەبەست نەوزاد مامۆستای زانکۆ و شارەزایابووری لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەیە. دکتۆر نەبەست زۆر بەخێر بێ. ینی چەندین جار ڕێکەوتنە کرێشاندی هەرێمی کوردستانە چێتە بەغدا دڵنیایی پێدرێ بەڵام دواتر جێبەجێ ناکرێت. ئەوەی کە بەغدای کا بەرامبەر هەرێمی کوردستان چییە؟ طبعاً ئەوەی کە بەغدا بەرامبەر هەرێمی کوردستان دەیکا شتێکی نێنیە شتێکی زۆر کۆنا و کە لە ڕابردوشدا لەوانەیە نەیان کرد بێ زیاتر لەم ساڵانەی دواتر زەق ببێتەوە هۆکارەکەی ئەوە بۆ کەوان ناسەقەنجیری سیاسی ئابووری و ئەمنیان هەبووە بۆ نەپرژاونەتە سەر ئەوەی کە ئێستا بەرامبەر هەرێمی کوردستان دەکەن ئەو کات بیان کردایە. عقلەتێکی لە عێراقا تاکی عێراقیش بەداخەوە یعنی چونکە هەڵبژاردنەکان زۆر جار پێمان دەڵێت کە تاکی عێراقیش زۆر جار دەکەوێتە ژێر ڕکێفی یاخود کاریگەری ئەم عقلەتە ئەوەیە کە ئەو کەسانەی کە دژی کوردستان قسە دەکەن ئەو کەسانەی کە دژی کورد قسە دەکەن هەمیشە لە هەڵبژاردنەکان سەرکەوتوو دەبن دەنگی خەڵک بەدەست دێنن و دەتوانن شەقام بجوڵێنن شەقام ئاراستە بکەن بۆ عێراق خۆی عقلێتە یعنی ئەمە عقلەتی وان وا بەرمجەکراوە وا ڕاهێنراوە کەوا بۆ ئەوی کە بتوانن سیاسەکانیان دەستکەوتێکی سیاسی بەدەست بێنن و پێگەی خۆیان بەهێز بکەن لە ڕێی شۆڤینیەت و لە ڕێی ئۆنسوڕیەت و لە ڕێی جیاکاریەوە دەیانەوێت شەقام بجوڵێنن شەقام بەکاربێنن پێگەکانی خۆیان بەهێز بکەن بەداخەوە تاکی عێراقیش تا ڕادێکی زۆر کەوتۆتە ژێر ئەم وتارە دژ بە کوردە ئەو وتارە دژ بە هەرێمەی کە ئێستا ڕوودەدا و لە ڕابردوشدا هەبووە. ئەگەر تۆ بگەڕێیتەوە بیداەتی مێژوو سەرجەم ئەو ڕژێمانەی کە دەسەڵاتیان گرتوۆتە دەست تەنانەت ڕژەمی کۆماری دوای ئەوەی لە 58 عەبدولکەریم قاسم و هاوڕەکانی دێنە سەر حکوم ئەوانش لە بیدات لە سەرەتایە تاوەکو پێگەی خۆیان بەهێز کردووە دواتر ڕاستەوخۆ هێرشیان کردوتە سەر هەرێمی کوردستان و کورد بەگشتی یعنی ئەو کات هەرێمی کوردستانە بۆ بەڵام کورد هێرشیان کردوتە سەر کورد دواتر حکومەتەکانی دوای عەبدولکەریم قاسم و ئەوانی تریش ئەمانش دیسان بە نەهجێکی ئۆنسوڕی ڕقکینە بەرامبەر هەرێمی کوردستان تەعاملیان کردووە. ئێمە طبعاً ئێمە دکتۆر بەپرسیارە بکەم ینی عێراق خۆی زەرەر ناکات لەمەیە بۆ نمونە ئەگەر باسی ڕاگررتنی نەوتی هەرێمی کوردستان بکەین کە نزیکەی 11 مانگە ڕاگیراوە یعنی ئەمە خۆتەنیا هەرێمی کوردستان لی زەرەرمەند بووە یاخود بەغداش خۆی لەو هەڵسوکەوتانەی بەرامبەر بە هەرێمی کوردستانێکا زەرەرمەندە خۆی وەکوتم ئەمان بەڕقەوە تەعامل لەگەڵ تۆیان دەکەن گرنگەوێت تۆ بدۆڕێ ئەگەر منش بدۆڕم گرنگ نییە بەڵام تۆ بدۆڕێت و شکست بێنی دواتر ئێمە نابێ ئەوشمان لەبیر بچێ عێراق لە ڕووی ئابوووریەوە ئەوان تەنها موچەکەیان هەیە یعنی ئەوەی کە لە عێراقدا هەیە تەنها موچەکەی و موچەیەش بۆ هەموو کەسێ نییە و لە سەرجەم سێکتەرەکانی تر لە دوای هەرێمی کوردستانەوان و چەند ساڵێکیشیان ماوە تاوەکوی ئەوەی ئێستا ئێمە پێگەشتن ئەوان پێ بگەن بۆیە هاوڵاتی عێراقی داوای خزمەتگوزاری دەکات داوای چاکسازی دەکات داوای ئەوە دەکات کە ڕۆتین نەمینێ بەرتیل نەمینێ گەندەڵی کەم بکرێتەوە بۆیە کاتێک ئەم جیاوازێ دەبینیت لە چوارچێوەی لە سنووری یەک وڵاتێکدا ئەمە وا دەکات کە هاوڵاتی عێراقیش هەمان داواکاری هەبێ بۆیە ئەوان بەهێزکردنی هەرێمی کوردستان وەکو دەستکەوت بۆ خۆیان دەبینن یعنی لانی کەم ئەوان دەتوانن لە ڕێگەی میدیاکانیانەوە وانیشان بدەن کە هاوڵاتی هەرێم دروستە ئەوان لە ڕێگابانە پێشکەوتونە و لەوانە لە بیناسازیە تا ڕادەیە پێشکەوت بێتن بەڵام لانی کەم ئێوە پارەتان هەیە موچەتان هەیە موچەکەتان لە کاتی خۆیان پێدەدێ بەڵام ئەمە زۆر خەتەرە چونکە لە ئابووریە تەنها موچە گرنگ نییە بەداخەوە ئێمە کۆمەڵی هەڵەی استراتیژیمان کردووە لە دامەزراندنی خەڵکێکی بێشمار لە وڵاتەیە بەڵام ئەمە ئەوە ناگەێنێ کە ئێمە شکستمان هێناوە لە هەموو بارەکانی ترە تۆ لە بواری ئەمنیەوە بیگرە لە 2003 هاوڵاتی عێراقی دەکوژرێ شەهید دەبێت دەکەوێتە بەرتەقینەوەکان دەرفێنرێ ئیتر هەتا ئاخیر ماڵی عێراقی وێران دەبێت و ئەگەر تەماشا بەشێک لە شارەکانی عێراقی بکەی فەلوجەیە ئەنبارە ڕوومادیە یاخود مۆسڵە ئەمانە هەمووی خاپور کران وێران کراون تکریتە کۆمەڵە شاری تر یعنی هاوڕێم هەبووە هەفتەی پێشوو چۆتە سەماوە دەڵێت تەنانەت لەو شارە شوێنی نییە کە من لێ بخەوم هاتوومەتەوە بەغدا بۆ ئەوی بخەوم یعنی وتێرێکی خاوێنی تێدا نییە جادۆبانەکان یەک دوو ڕستمی بۆ ناردن وتی تخوا ئەمانە لەبەرەوەی بۆ کاری کۆمپانیا چۆتەیە بڵاوی مەکە چونکە دەزان کە من پێم داوی لەبەر سەکیوریتی مادێ داوام لەکردەکان دە ڕسمیترم بۆ بگرێ بۆی نیشانیان بدەم حەقا میدیای کوردیش تاوان ئەم ڕخنەیە بۆ هەموو میدیای کوردیە کە عێراق نیشانی هاوڵاتی دەنێن نمونەیەکی زۆر خراپی
بەڕێوەبردنی ئابووری بەڕێوەبردنی کارژێڕی نیشانی هاوڵاتی ئێمە دەدەن ئێمە پێویستە پێچەوانەکەی بکەینەوە ینی بڕۆن بۆ سەماوە راپۆر بکەن لە سەماوە لە دیوانە لە کەربەلا لە هەموو شارە عراقەکان لە وڵاتە دەوڵەمەندەکان باشە دکتۆر با پرسیارێکی تر بکەم ینی زۆر جار ڕێکەوتن هەیە لە نێوان هەرێمی کوردستان و عێراق ینی لە سەروی هەمویانەوە ئێمە دەستورمان هەیە بەڵام ئەمە جێبەجێ ناکرێت ئایا ویستی هەموو لایەنە عێراقیەکانە پێکەوە کە ڕێکەوتنەکان جێبەجێ نەکەن لەگەڵ هەرێمی کوردستان یاخود ئەوانەی کە لە دەسەڵاتن ئەوانەی کە لە سەرۆکوەزیران و لە سەرۆکایەتیەکانی عێراقن ناتوانن دەسەڵاتیان هەبێ بەسەر بۆ نمونە وەزیری دارایی بڵێ من بودجێ هەرێمی کوردستان نانێرم دەزانێ ئەمە چۆنە ئەوان بەداخەوە یاریەک لەگەڵ ئێمەدا دەکەن زۆر جار ئێمە دەکەینە ناو ئەو یاریە و دەتوانین فێڵشمان لێ بکەن بۆ نمونە ئەوان بە دوو نەهەج قسە دەکەن ئەوەی حکومەت لە فەرمیەکە هەمیشە وا نیشانی دەدا کە ئەمانە لەگەڵ کوردستانە لەگەڵ هەرێمی کوردستانە پەیوەندیی باشیان هەیە یعنی تۆ جگە لە حەیدەر عەبادی و نوری مالکی نەبێت کە ماوەیە نێوانیان خراپ لەگەڵ هەرێمی کوردستان بەڵام ئەوانی تر بەگشتی تەماشای بکەیت وانیشان دەدەن کەمانە پەیوەندێکی زۆر تند و تۆڵیان لەگەڵ هەرێمی کوردستانە بە پێچەوانەوە وانیشان دەدەن کە ئەمانە پارێزەری مافی هاوڵاتی هەرێمی کوردستانە خۆ سەرۆکوەزیران 2 هەفتە بەر لە سەری ساڵ ئاماژەی بەوە کرد کە بەر لە سەری ساڵ ئەوان لە ئەنجومەنی وەزیران پەسەندی پێداچوونەوە بە یاسای بودجە دەکەن و پەسەندی دەکەن لە ئەنجومەنی وەزیران و دێنێن لە پەرلەمان بەڵام تاوەکو ئێستا نەیناردووە ئەمە وعدی میدیایی بوو ینی لە پێشاوی خەڵکی لە پێشاوی هاوڵاتی هەرێمی کوردستان ئەم پەیمانەیدا بۆیە بە بڕوای من ئەوان یەک ئامانجێکیان هەیە لانە عراقەکان بە شێوەیەکی گشتی ئەوان وەکو وتا بڵێ دابەش بوون بەسەر چند لایەنەکە بەڵام کاتێ دێتە سەر هەرێمی کوردستان لایەنی فەرمی نەرمی دەنوێنێ بەڵام لانە ئەوەی لە بەشێوەی پراکتیکی لانەکانی تر ئەمانە بە پێچەوانەی حکوومەتی عراقی بە بەڵام لایەنەکانی ترکیان هەر لەو لایەنانە حکوومەت پێک ناتوانێت هەر ئەوانە جا ئەوەیە یاریەکان ئەوەیە ینی تۆ من و تۆ هەردووکمان بەیەکەوین براین یەکمان قسەی دەکەین ئەوەی ترمان بە پێچەوانەوە تاوەکو بتوانین تۆ بخەینە ناو یاریەکەەوە کەس تاوانبار نەکرێ یاخود هیوا بە بەرامبەرەکانیان ببەخشین بەڵام ئەمە وانەیەکە کە ئێمەی کورد دەبێ فێری بین یعنی ئێمە هەمیشە گلەی نەکەین سکاڵا نەکەین گازەندە نەنووزینەوە یان کروزانەوە کللتوری کروزانە حەقا کەم بکرێتەوە لە ناکودا بەڵکو بە پێچوانە ئێمە هەوڵ بدەین سوودی لێوەربگرین هەوڵ بدەین تێبگەین لە نیازی ئەوان تێبگەین یعنی ئەگەر بە نووسراونە بە هیچ کاتێک ئێمە نەچینە ناو ڕێکەوتنەوە و ئەو نووسراوەش لایەنی نێودەوڵەتی هەبێ واتە ڕەهەندی نێودەوڵەتی هەبێ چکە ئەوان تەنانەت حساب بۆ یاساکانشیان ناکەن دادگای فیدرالی داناوە چەند کەیسی لە بەرژەوەندی هاوڵاتی هەرێمی کوردستان یەکلایی کردوتەوە ڕاستە زۆر سپاس دەکەم دکتۆر نەبەست نەوزاد مامۆستای زانکۆ و شارەزای ئابووری زۆر بەخێر بێ سپاس بە دەست خۆش